3 ساڵ لەمەوبەر و لە میانی خۆپشاندانی بەرفراوانی هاوڵاتیان لە قەزای کۆیە کە تەنها داوای ماف و موچە و خزمەتگوزاریان دەکرد مامۆستایەک بە ناوی هێرش عومەر لە ئەنجامی تەقەی هێزانامنیەکان شەهید بوو. دایکی هێرش باز لە ئازاری لە دەستدانی کوڕەکەی دەکات و دەڵێت هاوسەرەکەی بە ئازاری لە دەستدانی هێرشەوە هەموو ڕۆژێک زیاتر دەتوێتەوە. دایکی جەرگسوتاوی وتیشی بە هیچ شێوەیەک لە خوێنی کوڕەکەی خۆش نابێت و چاوەڕوانی بەدیهاتنی دادپەروەریە، بەڵام لەم حکومەتە نا، بەڵکو حکومەتێکی دادپەروەر و بەدیهێنەری ماف و ئازادیەکان. دادگا هیچ سەروەری چینیە و هیچ ئەوە چینیە، هیچ دادگانی ئێستامە چاوەڕێ دەکەن ئەو حکومەتە نەمینێ و دادگا سەروەر بی، هەتا حکومەتە بمینێ دادگا سەروەر نابیت. هیچ چاوەڕوانێکی لێ ناکرێت. شتەکە دیار نییە، زۆر ڕوون نییە، بەس ئەوە هەم دەزانین ئەوە مەڵبەندی کۆی تەقەی کردیە، ئەگەوان ئەمریان نەکردایە کەس تەقەی نەدەکرد، تەقەنە کەس دەخۆی تەقە دەکە، ئەوان بەرپرسن لەو کەیسە و لەو کوشتنا. ئەگە برێم لە خەمان توایتەوە ناتانی بێتەوە زیانە، یان تاقەتی نەمایە. هیچ هێزی نییە بێتەوە نەوات زیانە ئێستا. جەرگی ئەو دایکانەی کەوا لێرە ڕەش بنەماڵەی شەهیدانی ڕای دەگەێنن، هیچ کات سازش لە خوێنی شەهیدەکانیان ناکەن و درێژە بە ڕێبازەکانیان دەدەن تا بەدیهاتنی خواستەکانیان و ئامانجەکانی خۆپیشاندانەکان. مامۆستا هێرش بەرپرسیارەتێکی گەورەی بە ئێمە سپاردووە، ئەوی ژمانەوەمان وەک سەرمەشق و سەنگەری بەرگری لە مافەڕەواکانی خەڵک. هەر بۆیە بە شانازیەوە بە پشتیوانی خوددا و هەماهەنگی ئازادی خوازان، مامۆستایان چالاکوانان سەرجەم توێژەکانی کۆمەلگا بەردەوام و درێژە پێدەری ئەم خەباتە دەبین. و ئەوەی هەمیشە ئازارمان دەدات تا ئێستاش بکوژانی ڕۆڵەکانمان لە شەهیدانی قەڵەم و شەهیدانی تری خۆپیشاندانەکان تا ئێستاش بە ئازادانە دەسوڕێنەوە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە پارێزراون. لە چۆن ئەوانەی لە پروپاگەندەکانی هەڵبژاردندا بانگەشەی ئەوەیان دەکرێت کە دۆسیی تیرۆری دەنگە ئازادەکان دەبەنە پەرلەمان. چەند لیژنەی پەرلەمانی بۆ لێکۆڵینەوە لەم دۆسیانە پێکێنراوە، لێکۆڵینەوە لەسەر تۆمەتبار کراوە. چەند تاوانباری تیرۆریز لەسەر تاوانی کوشتن و تیرۆری دەنگە ئازادەکان ڕاپێچی لێکۆڵینەوە کراون و سزادراون. کوا بکوژانی سەردەش عوسمان، کوا بکوژانی کاوە گەرمیانی، کوا بکوژانی مامۆستا هێرش، کوا بکوژانی سوورچێ و ڕێژوان و هەردی و تەواوی دەنگە ناڕازیەکانی تر. بێگومان ئێمە لەگەڵ خەڵکی ئازادی خوازی کوردستان لە تاوانی ڕۆڵەکانی خۆمان خۆش نابین و لە تاوانی بەکۆیلەکردنی خەڵکی کوردستان خۆش نابین. لەگەڵ تێپەڕبوونی کات تەنها ڕق و تووڕەیمان لەم تاوانکاریە و ستەمگەریە زیاتر دەبێت و لەسەر دادگایی و سزای عادیلانەی هەموو تاوانکارە دەست خوێناویەکانیان سوورتر و سوورتر دەبین. لە ڕۆژی 16 سەی 2006 خەڵکی ناڕازی شاری هەڵەبجە هاتنە سەر شەقام و ناڕەزاییان لە دژی سوالکردن بە خوێنی شەهیدانەوە نیشاندا. لەو خۆپیشاندانەدا بۆ یەکەم جار گەنجێک بە ناوی کووردا بە دەستڕێژی فیشەکی هێزانامنیەکان شەهید بوو. دواتروی لە ساڵی 2011 لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات بە بەکارهێنانی هێز و فیشەک لە دژی خۆپیشاندەران بوو بە دیاریدەیەکی ترسناک و لە ئەنجامدا 10 کەس شەهید بوون. لەو کاتەوە تا ئێستا دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەگول لە وەڵامی داواکاریەکانی خۆپیشاندەران دەدەنەوە و لە خۆپیشاندانەکانی ئەم مانکەشدا 7 گەنجی بێتاوانی مەدەنی بەدەستی چەکدارە گەنج کوژەکان شەهید کران. تا ئێستاش بکوژی هیچ کام لەم خۆپیشاندەرانە ڕادەستی دادگا نەکراون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، کۆیە.